چەند ڕۆژێکە دەنگۆی بڵاوبوونەوەی تمەنی ساختە لە بازاڕەکانی سلێمانی باسی لێوە دەکرێت. بۆ ڕاستی و دروستی هەواڵەکە هاتوومەتە بازاڕی ئاڵوگۆڕی دراو. ئەوانە هەمویان کاسبکارن و سەرقاڵی کڕین و فرۆشتنی تمەنن. لە هەر کاسبکارێک دەپرسم دەڵێن هەواڵەکە دوورە لە ڕاستیەوە و ئەوانەی هەواڵەکەیان بڵاو کردوتەوە ئامانجیان شەواندنی بازاڕە. هەمووی ئەوانە کۆمەڵێکن بەس بۆ گیرفان پڕکردنی باقلی خۆیانەنا کۆمەڵی فەقیر بەژارە لەو بازاڕە بۆ لێ دوانانە قەنەعەتەکە و ماڵی خۆی وێرانەکەن. بازاڕە شێوەنن بۆ گیرفان پڕکردنی خۆیان ئەنا حیجی تر نییە هەمی دوورە لە ڕاستی ئەم بازاڕە دراوە هەرچی بڵێ دووری بۆ مەڕۆ بەیانی هەڵسای 10 ملیۆنێکی گەڵایە بکە دووریشی بۆ مەڕۆ 2 ملیۆنی گەڵایە ئەم لێ هەموو سیعرەکە بین. وڵای من هیچ وام نەبیست و هیچ ئارانی هیچ وڵاتی سنعی خۆی ناشکێنێ بۆ پارە لەبەرەوەی کە ڕاستیەکەی دەوڵەتە ئەوە حکوومەتە هیچ کەسێ ناتوانێت اقتصادی خۆی بڕوخێنێ بڵێ من پارەی تەزویر دروست دەکەم. ئەگەر تەزویر بێ نایەتە وڵاتێکی ئەمە وایان نە ئەو شتە پڕۆپاگەندەیەشتی ڕاست نییە. وەڵاهی باوکم من ڕۆژەیە 3 ملیارد 4 ملیارد تمەن تاوتووەکەم تاقە تەزویرێکم تیان نەبینیوە. هەتا قە تەزویرێک بۆ نمونە یەک دانەم تیان نەبینیوە تا ئێستا. کورە وەڵی ئیوا هەیە لەوێ ئیدعایەکە هیچی پێ نەماوە پارەی پێ نییە زەرێکی زۆری داوە ئەوێ لەوێ ئیدعایە بۆ شتەکە بکە. کۆماری ئیسلامی ئێران دەیان ساڵە خۆی دراوی سوپاچەک دروست دەکات و لە بازاڕەکانیش هیچ گرفتێکی نەبووە. ئەگەر پارەکە بەدەر لە خودی دەوڵەت چا بکرێت قبول ناکرێت و دەستی بەسەردا دەگیرێت. زۆرن ئەو دراوانەی ساختە دەکرێن بەڵام کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراو دەڵێن مەحاڵە بە ئامێرەکانی پشکنینی دراودا دراوی ساختە تێپەڕێت و وەکو ئەم دراوە عراقیە هەرزوو ئاشکرا دەبێت. ینی هەموو درای بکەین پێناسەکەی ئەڵێ چی ئەڵێ لیگەلی پیپەر ئەکسێبت بای پابلیک واتە پارێکی یاساییە و لەلایەن خەڵکی شەو قبول کراوە. ئێمە لەبەرەوە ناتوانین بە تمەنی ئێرانی بڵێن بە چاپە تازەکەشەوە ناتوانین بڵێن ینی پارێکی تەزویرە بۆ لەبەرەوەی لە ڕووی یاساییەوە ئێران خۆی ئەکسێپتی کرۆ قبولی کرۆ خەڵکیش مامەڵەی پێوەکاتە ئەمە لەلایە مەسائلی پارەی تەزویر جیاوازە لە پارەکانی تر ئەو پارەیە کە سیفەتێکی قانونی نییە ئەتوانین بڵێن گرۆپێک ینی گرروپێکی نهێنی ئەنی لە پشتەوە بە قەبارەیەکی کەم چاپی ئەەکەن بۆ بەدەستێنانی منفعەیەک بەڵام ینی هەر پارێکە سیفەتێکی گشتی وەرگرت و لەلایەن خەڵکەوە مامەڵی پێکرا و سیفەتێکی قانونی هەبوو ئۆقبول کراوە پارە. هەر لە مێژووی کۆنەوە ئێران خۆی ئەو پارەی چاپ کردووە کادی خۆی سوپاچەکی هەبوو لە زمانی کوها 1 ملیۆن تمەنی هەبوو ئێستا بەعکسەوە هینەکەی دابەزانەوە ڕقەمەکەی کردوی بە 50,000 تمەن لە بەرۆچکە ڕقەمەکەی بە قوت بێت تمەنەکەی بەڵێ بەڵێ قانونیان خۆی دروستێکە دروستکراوی خۆیەتی و بەڵام خۆشی ساحبێتی وەرەگرێتەوە خۆشی ساحبێتی وەرەگرێتەوە بەڵام هیچ ئەشکالێکی نییە. ئەو دەنگوانە یەکێکە خەڵکیی داماوی بێت تەجروبەیە لە ئیشەکانی خۆیان ئەینا کەس تمە ناخاتە تەنەکەی خۆڵەوە تا ئیسە کەس نەمان بینیەوە 250 دیناری لەم پارە تازە چاپی تازە بخاتە تەنەکەەوە لەبەرەوە پارەیەکە سکەیکی ئەسڵە کابرا خۆی زەریری کردو حەزگا ئێران هەمووی بسووتەیە نفسی وایە ئەو ولای ئەو وایە کە زەریری کردبێ حەزگا دنیا وێران ببێ. چەند ڕۆژێکە لە شاری سلێمانی لە نێو خەڵک و بازاڕی دراودا ئەوە بڵاوکراوەتەوە کە ئەم تمەنەی دێتە هەرێمی کوردستان ساختەیە و دەبێت خەڵکی خۆی لێ بە دوور بگرێت بەڵام شارەزایانی دراو سەرەپای هەواڵەکە ڕەت دەکەنەوە. ڕەنگە ئاماژ لە بڵاوکردنەوەی هەواڵی لەم جۆرە بۆ ناجێگیری دراوی ئێران بگەڕێتەوە کە ماوەی چەند هەفتەیەکە دۆخی باش نییە و لە چاو دراوەکانی دیکەدا بەهاکەی زۆر هاتۆتە خوارەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.